بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين أما بعد سلامي خواهي قروتان لبي السلام عليكم ورحمة الله وبركاته قشتنا بابت يوي برو قيامت نارحتكاني روح كيشان باس روح كيشانا كين أمرو شكل لورا راوستاني باسي سكراتي موت مان كرت أتشين أو بابته إن شاء الله إن الصالحين يشدد عليهم وأتى بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام إيمان داران روح كيشان خواهي پروردگار لسريان چيكا جار جار قرسكا بأوي أو گناح تاوانيان هيا بأو باك بيتوا كأچنا ديواني خواه هيج گناحيان بيو نمينه أما بيغمري خواه صلى الله عليه وسلم لم فرمايش تشرينا وادله ڕوحکێشان ئازارێکی زۆر کوشندەی گەورەی هەیە هەروە ئاسان نییە ڕوح دەربچێ چکە ئێمە باسمان کرد مەلەکلمەوت بەو سیفەتەی خۆی کە دێت سامناکە ئەبێ ڕوحکێشانەکە چەنە سامناکتر بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لەم ڕیوایەتەدا ئەفەرمێت مردن و ناڕەحەتەکان بۆ نمونە کاتی ڕوحت دەکێشێ وەک ئەوەیە چیە پێغەمبەری خوا فەرمێ 1000 شمشێر لە جەستەت بدرێ ڕوحکێشانی مرۆڤ مقابلی 1000 شمشێرت لێ بدرێ لەسەر یەک ئەوەنە ئازارەکەیەتی کەواتە ڕوحکێشان کارێکی ئاسان نییە بەڵکو ئەبێ ئینسان داوا بکە لە خۆی پەروەردگار لەو کاتەدا کە ثەباتی بداتێ واتە لەسەر دین و ئیمان بەڵام بۆ ئیماندار جیاوازە ئێمە بەگشتی باس ئەکەین فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون كاتي الروح دقاتا قرق كالروح مروف أقاتا قري خوي پروردگار فرمي وأنتم حينئذ تنظرون يو تماشاعك أزانن أوتا روحي لباي وهات باي سرد بو قاچەکانی سرد بوو گەیە ناوزگی یەواش یەواش هات گەیە قورگی بەڵام ئێوەش تەماشاکە نیشتان لەدەست نایە ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون ئێمە نێزگین لە ئێوە وا حەسابەکەن کە زۆر نێزگن بەڵام مەلایکەکان لە ئێوە نێزکترن چکە وتیانە مەلایکە کاتێک دەور و پشتی ئەو کەسە ئەگرن کە روحي خرجة درجت كلا إذا بلغ التراقي وقيل من راق وظن أنه الفراق أو كاتي باسي كروح قاد قرق لم آية شرينا نشأ باسي أومان بودكات بلام كافر جواز لقى الإيمان دار روحي كافر لقى روحي إيمان دار جواز دوشتي جواز پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام ایماندار بۆ خوای پەروەردگار تونی ئەکا لەسەری حەدیسەکەی ئەوەڵمان لەم حەدیسە شەهر ئاماژەی پێدەکا چونکە لەبەر ئەوەی کار و خراپەکانی بڕوێنێتەوە ئەی کافر بۆ لەم حەدیسە ئەفەرمێ ئیماندار ڕوحی لەسەری ڕوحکێشانی قورسە بێ کافرش ڕوحکێشانی لەسەر سووکە بێ بەڵام ئێمە وامان بیستووە هەر ئیماندار ڕوحی کە دەرئەچێ سووکە بێ هەنی بە ئاسانی دەرەچێ وامانش بیستووە کافر قورسە بێ بەڵام لەم حەدیسا بۆ ئاڵێ لەبەرەوەی ئیماندار ئەو گوناحەی هەیە کەمە گوناحە خوای گەورە ڕوحی کەمێ بە قورسی دێتە دەرەوە بۆی پاکی کاتەوە هیچ گوناحی پێوە نەمێنێ یەک گوناحی نەمێنێ ئەی کافر بۆ ڕوحی سووک دەرەچێ جار جار هەندێک کافرەیە ئەڵێ لەبەرەوەی هەندێک چاکەی کردووە لە دنیاە بۆی هیچ چاکەی نەمێنێ هەمووی بە خراپە بگەڕێتەوە بەلای خوا ئەم حەدیسە وایە کەوتە بەرچاوتان مخالفەی حەدیسەکانی ترە بەڵام لە تێگەیشتن و معنای ئەبێ ئاوا تێبگەی کە کاتێشی ئەەکەیتەوە بۆ خەڵک بۆیە پێغەمبەری خوا لەیرەدا عەلەیهی سەڵات وسەلام باسێک و ئەگە تەماشاشکەین ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
کاتێک ڕوحکێشان ئەمەنە قورسە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وفاتە بوو دایکە عایشەی گێڕێتەوە قاپلەمەیەک جامێک دامان نابوو لە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم جارجار دەستێ کردە ئاوەکا و ناوچەوانی مبارەکی پێغەمبەری خوا تەڕە کرد گەرمای بوو چونکە ئەو کەسەی کە ڕوحی دەرەچێت زۆر گەرمای دەبێت ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارجار دەمچاوی مبارەکی تەڕ دەکرد و ئەو کاتەش ئەیوید لا إله إلا الله إن للموت لسكرات قورسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا بڵێ ئەی ئێمە گەرێکی بڵێ خوای گەورە ڕەحمان پێ بکە چونکە ئەبێ ئەم کات و ساتەمان بەڕاستی لە فکر بێ دنیاوەمان لێ نەکا قیامەت و ئەم ساتانە چونکە ئەگە خوا فریاد نەکەوێ فەوتاوی هەر کەسێ لەم ساتەدا خوا فریایی نەکەوێ بڕواتان هەبێ دنیا و قیامەتی خراپە بێ ئەمجا ئەفەرمن دایکە عایشە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا ئەوە بوو نەخۆش کەوت ئیزنی لە خێزانەکانی وەرگرت بچێتە ماڵ دایکە عایشە کە چووە ماڵێن ئەفەرمێ لە باوشی منا بوو سەری مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ڕانی من بوو ئەو کاتەم ئێستاش لە یادە کە پێغەمبەری خوا چۆن صلی الله عليه وسلم ڕوحی مبارەکی بەرزووەوە ئاسمان ئەڵێ لەو کاتەدا بینیم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست عرەقێ کرد و ئەو شەی دووبارە کردەوە لا إله إلا الله إن للموت لسكرات بەڕاستی قورسە چونکە ئەفەرمێ پێغەمبەرم بینی بەم حاڵەتە وتم ئەبێ خودایە ئەبێ ڕوحی ئێمە چی بێ ئەبێ ئێمە چۆن بین کاتی ڕوحمان دەرەچێ ئەژێ بڕوا ناکەم کەسێک بێ کە لەم ڕوحکێشانە تووشی نەبێ کە ئاوا قورس بێ لەسەری چونکە پێغەمبەران هەمویان ئیماندارن پێغەمبەران هەمویان ئیزنیان وەرگیراوە ئەمجا ڕوحیان کێشراوە ڕازیش بوونە بەوەی کە ڕوحیان کێشراوە ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاڵێکی ترمان لەو خاڵانە خوای پەروەردگار دەفەرمێ بە ڕوح ئەی ڕوح وەرە دەرەوە تسليم به يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي أي نفس ولا دروا نفسي إيمان دار جواب ولامي خواداته وتسليم به بلام نفس روحي كافر تسليم نابه لناو جستي مروفكدا تشأكا يعني بارچە بارچە خوای گەورە پێی ئەڵێ وەرە دەرەوە ئەو شەڵێ نایەمە دەرەوە لەم حەدیسە مبارەکە فەرمێ ئەڵێ خوای گەورە پێی ئەڵێ بەخۆشی خۆت بێ یان ناخۆشی نەبێ هەر دەیتە دەرەوە ئەمرەکەن ڕوحێ کێشە مەلایکە مەلەک المەوت ڕوحی دێنێتە دەرەوە خوای پەروەردگار لە شتێکدا پێی ناخۆش بێ بە تایبەتی ئیمانداری ڕاستەقین لە سەر مرگدا یعنی وەکەوەی بڵێ ڕوحی بکێشرێ یان نەکێشرێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیماندارە ئەو کەسەیە وما ئەفەرمێ وما تردد عن شيء إن أفعله تردد عن نفس المؤمن يكره الموت الله إلا الحديث قدسي أفرمي بيغمري خوا أفرمي يريتو بمان خوا يوري خوي أفرمي أفرميت خواي پروردگار ليش تيك دادو دل نبوه ونابيتش بەڵام لە ڕوحی ئیماندار بۆی بیکێشێ چونکە ئیماندار لەسەر زەوی نەمێنێ خراپ ئەبێ زەوی بۆیە خوای گەورە پێی ناخۆشە ئیمانداران زوو بگەڕێنەوە ژێ ئایا بەوە بڵێم بە مەلایکە ڕوحی بکێشیان نەکێشێ بەڵام ئەگە ئەجەلی هات ڕوحی دەکێشرێ خاڵی چوارەممان ئەفەرمێ جابری کوڕی عەبدوڵڵا دەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت کۆمەڵێ لە بەنی ئیسرائیل ڕۆیشتن بۆ لای یەکێک لە گۆڕستان دوور کات نوێژیان کرد پاشانش داوایان کرد لە خوای پەروەردگار یەکێ لەم مردووانە زنی کاتەوە بزان چی ڕوو ئەدا لە ناو گۆڕدا ئەفەرمێ ڕۆیشتن کۆمەڵێک بوون لە بەنی ئیسرائیل دوور کات نوێشیان کرد لەوێ لە نزیکی قەبرستان و دوای ئەوە داوایان کرد لە خوای پەروەردگار بۆی خوای پەروەردگار کە یەکێک
لەو گۆڕە بە ئەمری خوای پەروەردگار تر خوای گەورەش دوعاەکانی قبول کرد و ئەوەنێک کە ئەنزانی قەبرێک شەق بوو کەسێک کاتە دەرەوە ئەفەرمێت ئەم کەسە لیان پرسی ئەحواڵ و وەزع چییە ئەوەی کە ڕوویدایە بەسەر ئێوەدا ئەمە تەبان هەمووی بە ئەمری خوای پەروەردگارە حەدیسەکەمان لا ئیمامی ئەحمەدە و لە سیلسیلەی شێخ ئەلبانی هاتووە بە ژمارە 2926 حەدیسەکەمان سەحیحە ئەفەرمێت چونکە حەدیسەکان درێژە چونکە گشتی باسکەم بە عەرەبی بە کوردی کاتەکەمانە ڕۆ حەز ناکەین زۆری پێ بچێت ئەفەرمێت دوای ئەوە کە پرسیاریان لێی کرد ئەمش جوابی داوە فەرمووی ئێوە چی کارێکتان هەیە هاتوون بۆیرە ئەمە کێ مردووەکە ئەڵێ بە ئەمان بە زونۆکان ئەوان شوتیان ئێمە ئەمانەوێ پرسیار بکەین بزان چی بوو ئەڵێ من 100 ساڵ لەمە و پێش مردوم ئێستاش ئازاری مردن هەر بە گیانمەوەیە هەر ئازاری ماوە یعنی ئیماندارن مردن شتێکی ئاسان نییە ئەوەنە بە ئاسانی بڕوانی سێمە چینە سەر قبر و دەگەڕینەوە زۆر شتێکی سادەیە لامان قەبرستان وای لیا تۆ سادەیە نوێشکردن سادەیە یعنی کفنی ئەەکەین سادەیە زۆر شتێکی سادەیە بەس بەخواوان نییە بەو خوای بخوێنیتەوە لەگەڵ یابی زات ناکەی شتەکان زۆر قورسە بۆیە فەرمێت بەڵام ئەمە بەعام باسەکەم ئیماندارانی خۆشەویست بەعام من باسەکەم ئەچینە سەر ئەوەی حەدیثێکی بەڕای بن عازب هەیە زۆر درێژە نزگەی وابزانم دوو لاپەڕایی دیمە ئەو دیمە بەس حەدیثەکە من بەس کوردەکەی ئەڵێمەوە بەتان چونکە درێژە فریان ناکەوین چەند دقیقە 3 دقیقە ماوە باش ئەفەرمی لەگەڵ پێغەمبەری خوا بووین عەلەیهی سەڵات وەسەلام باسی ڕوحت بۆ یەکەم ڕوحکێشانی ئیماندار لەگەڵ ڕوحکێشانی بێ ئیمان و کافر لەگەڵ پێغەمبەر بووین سەڵ سەلەم چیمانە سەر قەبر جەنازەیەکمان برد کابرای لە ئەنساری بوو ئەفەرمێ بینیمان تەواو نەبووە قەبرەکەی دانیشتین پێغەمبەری خوا سەڵ سەلەم دانیشت ئێمەش بە دەوریا دانیشتین دارێکی بەدەستە بوو پێغەمبەری خوا بە زەویەکە خەتیە کێشە جارجار سێرێکی ئاسمانیە کرد پێغەمبەری خوا سەڵ سەلەم جارجارش سێرێکی خواریە کردە أستعيذ بالله من عذاب القبر اللهم إني أعوذ بك من عذاب القبر سيجا أمي فرمو أصحاب ياوران بحنا بقرن لعذاب قبر تسزينا وقور الله أما معنوت بەڵام وا دانیشتوین تەیر ئەگەر باتایە لەسەر شانمان بنەشتایەوە نایزانی ئەمە بەشەرین یا حەجەرین ئەها سێرکە یەکێ لەو سونەتانە ئێستا ئێمە چینە قەبرستان چی دەمەتەقەیەکە کەی وایە تۆ چیتە بۆ مەوعیظە چیتە بۆی پند وەرگری نەک تۆ بڕۆی لەوێ دەمەتەقێ بکەی بێدەنگ کب چۆلەکە لەسەرمان سەر شانمان باڵمان بنەشتایەوە ئەوەنە کبین لە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم أفرمي ككات إن العبد المؤمن إذا كان انقطع من الدنيا وأقبل من الآخرة كات إيمان دار باسي روح إيمان دارك لدنيا در شو قيامت نزل إليه الملائكة من السماء ملائكان دا أبذن بول چيان بيا كفني كيان بيا لباش توزور سبيام كفنية وك أو خورشوان دروشاوية آواية وأفرميتش دواي أوه لەگەڵیان مەلەک المەوتی لەگەڵایە دانیشێ لای سەری مەلەک المەوت چونکە خوارەوە هەتا چاو بڕکا مەلایکە دانیشێ بەیدیمی بۆ دیمە مەلەک المەوتش ئەچێتە لای سەری ئەمجا پێی ئەڵێ يا أيتها النفس الطيبة يا أيتها النفس المطمئنة أي نفسي باك وردروا إلى مغفرة من الله ورضوان وردروا بولاي أو الله كليت راضية به وليت خوش به و لقنا حكانت هموي خوش به أمجا بيغمري إخوة فرمي صلى الله عليه وسلم روحي أمكسة ديت درو بأحساني در أتشيت وكاتي دواي أوش أي كان الرست وخوي خننا وكفنك كفني باشته أي بنواتي الرحيل برزونو بأسمان يترو كاتي أما خمان علين أما فلان كسمر ئەوە ڕوحیان برد تەواو
پێشی ئێمە ڕوحیان بردەوان کە ڕوحیان برد بەرەو ئاسمان ئاسمانی یەکەم دەکرێتەوە سەلامی لێەکەن هەموو مەلایکان لە ئاسمانەکان سەلامی لێکن ئەم جایژن ئەم بۆ نەخۆشە کێ ئەم ڕوحە کاوت ئێژن ئەم بۆ نەخۆشە چییە ئەڵێن ڕوحی فڵانی کوڕی فڵانە دەی ئەڵێن سەلامی خوای لێبێ هەتا ئەگاتە حەوتە بەقەی ئاسمان مەلایکان هەمووی پێشوازی لێکەن لە ڕوحی ئیماندار ئەی بنە لای خوای پەروەردگار و پاشانش لای پەروەردگار خوای گەورە مەلایکان ئەکاتە شایەت و ئەڵێ من ئەمانەم دروست کردە لەگەڵ لە خۆڵ ئەبێ بگەڕێنەوە و ئێوە شاید بن کە من لە فڵانی کوڕی فڵان بە جوانترین بە چاکترین بە باشترین ناو لە ئاسمان بانگی دەکەن و لەی خۆش ببووم بیگەڕێنەوە بۆ ناو قەبرەکەی ئەمجا بینووسن لە کتابی علیین وما أدراك ما العليون كتاب مرقوم أو كتابي كناوي إيمان داراني تيايا ودعاء ديتوا لنا قبر إيمان داران كي ديتوا يما أقرينوا كقرينوا دعاء دوما النكير والمنكر دين هل السنة قبرك خوات كي من ربك وأمجا وما دينك وما الرجل الذي أو كسيكاتوا قصديان بيغمري خواه صلى الله عليه وسلم ئەو سێ پرسیارەی لێ دەکەن دین و ئیسلام ئەو کەسەی کە هاتووە پێغەمبەرە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام و ڕەبی ئەڵڵاه ئەم سیانە جواب بێداتەوە مەلایکە ئەگەر جوابی داوە ئەمە ئاخر مەشەقەتە پێغەمبەری خوا بە ئاخر ناخۆشیە لەسەر ئیماندار ئیتر دوای ئەمە خۆشی دەست پێەکە لە دوای ئەمە ئەوان ئەڕۆن کابرایەک دێت خوای پەروەردگار فەرمێ یثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا ئەمجا کابرایەک دێ دەمچاوێکی نورانی و شکڵکشەوەی جوان کەلپەلێکی جوانی لە بەرایە با بچێتە بیست پێ ئەڵێ ئەم ناسیتەوە ئەو شەڵێن نەوەڵات تۆ کێی ئەڵێ من کار و کردەوەکانتم ئەو کردەوە جوانانی کە کردوتە خوای گەورە منی کردێتە ئەندازەی بەشەرێ هاتوومە بۆلات نەکوا ناو قەبرەکە بێتاقەتبی هەم لەگەڵت ئەمجا دوای ئەوە ئەڵێن تەماشای لای چەپکە تەماشا ئەکا ئاگری دۆزەخە زۆر ئەترسێ ئەمجا پێڵێن تەماشای لای ڕاستکە تەماشای لای ڕاستەکە ئەڵێن ئەگە کردەوەی چاکەت نەبووایە خوا ڕەحمی نەکردایە یەکەم شوێن جێگات بوو کە دۆزەخە بەڵام دووەم شوێن خوا موژدەت پێدا ئەوە جێگات خوا ئەمری کردە قەبرەکەی فراوان کەنە تا چاوبڕەکە بیکەنە چاڵێ لە چاڵەکانی باشت ئەمە ڕوحی ئیماندار ئیتر بۆ خۆی ئەحەسێتەوە تا ئەو ڕۆژەی کە خوا ئەمرەدا و قیامەت ئەڵەسێ کافر عەکسیەوە ئیماندارن ڕوحی کافر کۆمەڵە مەلایکە دێن لە دۆزەخەوە کفنێکی دۆزەخیان پێیە دانشن لە خوارەوە تا سەرەوە ڕوحی ئەم بەشەرە تەشەنە ئەکا بە هەموو گیانیا پێی ئەڵەن ئەی ڕوح دەرچووە دەرناچێ ئەمجا مەلایکان بڕای دەکێشن ئەها شتێکی پێغەمبەری خوا فەرمێ شتێکی دەرزیەک شتێک بکە ناو خوریەکی تەڕا کە ڕایەکێشی چەندێکی دێ لەگەڵەیە ئاوە ئەو ڕوحی کافرەوە دێتە دەرەوە خوا پەنامان بدە ئەمجا دوای کەنە ناو کفنی دۆزەخی ئەی بەن هەموو مەلایکان ئەڵێن ئەم ڕوحە بۆنە پیسە چییە کێیە ژن فڵانی کوڕی فڵانە دەیکە سەلامی لێ ناکە ناچێتە حزوری خوا ئەیگەڕێنەوە هەبەرێ دەنەوە لە ئاسمان فڕێدەنە خوارەوە ئەگەڕێتەوە بەناو خەبرەکەی نەکیر و منکەر دێن هەڵێسێنن لێ ئەپرسن من ڕەبوک ها ها هەروە ئاکاویش ناڵێ ناتوانێت جوابی خوات دوای ئەمەش پێی ئەڵێن دەی تەماشای لای ڕاستکە هەبینێ باشتە دڵی خۆشە بەڵام ئەوین تەماشای لای چەپکە لای چەپ ئەڵێن ئەمە شوێن تاگە چاکەت بکردایە باش شوێنت بوو بەڵام ئەمەیە دوای ئەمەش خوا ئەمرەدا گۆڕەکەی بکەنە چی لە چاڵێ لە چاڵەکانی جەهەنەم خوا پەنامامدا وە گۆڕەکەی لەوە زیاتر تەسکەنەوە کابرایەک دێ دەم چاوێکی ناشرین ئەڵێ تۆ کێی خەڵک لە تنگانەدا کەسی چاک دێ بۆ لای تۆ کێی ئەڵێ من کردەوە خراپەکانت ئەها ئەوە ئیتر ئەم کابرا لەیرەوە دەست پێ ئەکا خراپەی خوا پەنامامدا خوای گەورە لە ڕوحی ئیمانداران حەشرمان بکە و ڕوحمان وەک ئیماندار دەرکا
و دوورمان بکاتەوە لە عەزابی قبر و دوورمان کاتەوە لە کاتی ڕوحکێشان مەلایکەی ڕەحمەت بنێرێ بۆ لامان یارمەتیمان بدا خوای پەروەردگار و ئەهلی بەهەشت بین وەلەو کەسانە نەبین کە ڕوحمان ئازار ئەدرێ خوای گەورە کار و کردارمان لێ قبوڵ کە ڕەمەزانمان لێ قبوڵ کە خوای ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ڕەحم بە مولایەکمان بکەی خوای لە تەپاڕێینەوە تاعات و عیبادەتی ئەم مانگە شیرینەمان لێ قبوڵ کەی خوایە ڕەحم بەم پیاوە بەڕێزەش بکەی کە ئەم مزگەوتەوە ماڵی دروست کردە خوای گەورە بیکاتە حەسەناتی هەتا هەتایەوە لە کەنار حەسەناتە خوای گەورە لێ قبوڵ کە و لە هەموو لایەکمان ئامین ئامین والحەمدولیلای ڕەبیل عالەمین